بەدەم جنێو دەدا و بە چاو دەڵێ وەرە. بەدوای ئەوەی کە ئەمریکا نزیک بە ساڵێک لەمەوبەر لە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران و 6 وڵاتی زلهێزی جیهان یەکلایەنە هاتە دەرەوە و لە 2 قۆناغدا گەمارۆکانی سەر ئێرانی کارا کردەوە و لە ماوەی 2 هەفتە لەمەوبەر سپای پاسدارانی خستە لیستی گروپە تیرۆریستیە نێونەتەوەیەکانەوە و ڕۆژی 23 ئاوریلیش لە زاری وەزیری دەرەوەی خۆی مایک پۆمپێۆ لێخۆشبوونە نەوتیەکانی بۆ 8 وڵات لە پێناو بە چۆک داهێنانی ئێران بۆ قبوڵی خواست و داواکاریەکانی کۆمەڵگای نێونەتەوەیی نوێنەکردەوە هەوڵەکان بۆ بە سفرگەیاندنی ڕێژەی نەوتی هەناردەکراوی ئێران چڕتر بۆتەوە. سەرڕای هاتوو هاوار و هاژوو هوژی بەرپرسانی وردو درشتی کۆماری ئیسلامی ڕۆژی چوارشەممە 3 بەرپرسی باڵای ئێران لە 3 شوێنی جیاجیا کاردانەوەیان بەرامبەر بەو دۆخە نواند. جەوادی زەریف لە کۆبوونەوەی ڕێکخراوی نەتەوەی یەکگرتووەکان ناڕەزایەتی بە چوونە دەرەوەی ئەمریکا و توندکردنەوەی گەمارۆکانی سەر ئێران دەربڕی و دواتر لە کۆبوونەوەیەک لە نیویۆرک لە ئەندیشکدەی کۆمەڵگای ئاسیایی باسی لە ئاڵوگۆڕی زیندانیەکان لەگەڵ ئەمریکا کرد. حەسەن ڕۆحانیش ڕۆژی چوارشەممە لە دانیشتنی هەیئەتی دەوڵەت بەرامبەر بە گەمارۆکانی سەر ئێران تووڕە بوو بە ڕەخنەی گرت لە هاو هەڵوێستی وڵاتی عەرەبستانی سعودی و ئیمارات بۆ قەرەبووکردنەوەی بڕاکوردهێنانی نەوتی ئێران لە بازاڕە جیهانیەکان و وتی کەمانەوەی عەرەبستان و ئیمارات لە سایەی سیاسەتی کۆماری ئیسلامی بووە. ڕۆحانی لە بەشێک لە قسەکانیشیدا ئاماژەی بەوەدا کە ئێمە ئامادەی مزاکرەی مەژدارین بەڵام پیاوێکی محتەرەم لەگەڵ لاتێک مزاکرە ناکات. لەلایەکی دیکەشەوە عەلی خامنەیی لە کاردانەوە بەرامبەر بەو گەمارۆیانە کاردانەوەی نیشاندا هەڕەشەی کرد کە هەوڵەکانی ئەمریکا بۆ بربەست دانان بۆ فرۆشی نەوت بە ئەنجام ناگات و ئێران بە هەر ڕێژەیەک کە بیەوێت نەوتی خۆی دەفرۆشێت. لێکدانەوەی ئەم لێدوانە هاوتەریب و دژبەیەکانە دابەشکاری ئەرکە لە نێوان ئەم 3 بەرپرسەی کۆماری ئیسلامی و ڕێخستنی شانۆیەکە بۆ ڕۆڵ نواندنی پۆلیسی باش و پۆلیسە خراپەکە. زەریف لە کاری ئەمەلیاتی و دیپلۆماسی ئەم شانۆیەی لە ئەستۆیە و نەرمترە لە هەمووان و هەوڵی ماکیاجکردنی سیمای دزیە و ناشیرینی کۆماری ئیسلامی و بە ڕێژەیەکیش مەزڵوم نەماییە و حەسەنی ڕۆحانیش هاوتەریب لەگەڵ هەڕەشە و هاتوو هاوار بەرامبەر بە عەرەبستان و ئیمارات و لەلایەکی دیکەشەوە سیگناڵ دەنێرێت و پێشنیاری و توێژ و مزاکرەیدا بە ئەمریکا. لە عورفی دیپلۆماسی پێشنیاری مزاکرەی مەرجدار پێشنیاری مزاکرەیە جا چ مەرجدار بێت یان مەرجدار نەبێت. خولی پێشووی مزاکرەکانی ئێران و 6 زلهێزەکەی جیهانیش هەر سەرەتا بە پێشنیاری و توێژی مەرجدارەوە دەستی پێکرد و دواتر وای لێ هات بە بێمەرجیش ئێران ناچار گەڕایەوە بۆ سەرمێزی مزاکرە. عەلی خامنەیش وەک هەمیشە خەریکی هاتوو هاوار و هەڕەشە و کوشتن و بڕینە و لە میاریەدا ڕۆڵی پۆلیسە خراپەکە دەگێڕێت. کۆماری ئیسلامی وەک نیزامێکی دیکتاتۆری توتالیتر بەڵام فاشیست لەباری ئایدۆلۆژیەوە بۆ مانەوەی خۆی ئامادەیە باجی گەورە بدات. هەموو هەوڵی کۆماری ئیسلامی لە ئێراندا ڕەچاوکردنی سیاسەتی لەمستونەوە بۆ ئەوستون فەرەجێک و کڕینی کاتە. بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی و لەسەر و هەموویانەوە ڕۆحانی بە ئاشکراوتی کە ترامپ دەڕوات. مەبەستی ڕۆحانی ئەوە بوو کە ئەوان هەموو هەوڵیان دەدەن خۆیان ڕاگرن و بەڕێخستنی ئەم شانۆیان لە هەوڵی کاتن تا هەڵبژاردنەکانی داهاتووی ئەمریکا و دڵیان خۆشە بەوەی کە ترامپ بۆ جاری دووهەم ناتوانێت بێتەوە بە سەرۆک کۆمار و پاش ئەو بکەونە فەرعانەیەک. ئەمە هەموو سیاسەتی ئێرانە لەم قۆناغەدا. بۆ مەبەستەش
لە نێو خۆیاندا دابەشکاریان کردووە. بەڵام بۆ هەمومان و لەسەر و هەمویانەوە بۆ ئەمریکا ڕوونە کە ئەم حرەکەیە کۆنە. کاتی خۆشی کە ئەمریکا سێ وڵاتی کورەی باکوور و عێراق و ئێرانی بە سێ کوچکەی شەرارەت و شەڕانگێزی وەسف کرد و بە دوایدا هێرش کرایە سەر عێراق، ئێران تەلەگرافێکی بۆ باڵوێزخانەی سوئیس کە ڕۆڵی پارێزگاریکردن لە بەرژەوەندیەکانی ئەمریکای لە تاران لە ئەستۆیە ناردوو لە ترسی ئەوەی کە هێرشی داهاتووی دوای عێراق بۆ سەر ئێرانە ئامادەی قبوڵی هەموو خواست و داواکاریەکانی ئەمریکا بوون و تەنانەت ئامادەش بوون کە ئیسرائیل بەڕەسمی بناسن. بەڵام دوای ڕەوانەوەی هێرشی سەربازی بۆ سەر ئێران دیسانەوە دەستیان کردەوە بە ئاژاوەنانەوە و کوشت و بڕ لە ناوخۆ و دەرەوەی سنوورەکانی خۆی. کۆماری ئیسلامی زیاتر لە 40 ساڵە بە عەرەبەکان وەک تاحقیر و سوکایەتی دەڵێت عەرەبی کولەخۆر. بەڵام ئەم ڕۆژانە لە مینبەری مزگەوتەکان و لە ڕۆژنامە و میدیاکانەوە بە دوای ئەو ڕەزاڵەتەی کە تووشی خەڵکی ئێرانیان کردووە بە سفارشی دوکتور و پسپۆڕی خۆراک باس لە سوودەکانی کولە دەکەن و پێشنیار دەکەن بۆ دەرباز بوون لە قەیرانی خۆراک کولە بخۆن. ناتوانن نەوتەکەیان هەناردە بکەن، پۆڵ و پارەیان لێبڕاوە. سپاکەیان خستوەتە لیستی گروپە تیرۆریستیەکانەوە. سێڵاو هاتووە و بە پێی خودی ئامارەکانی ڕژیم زیاتر لە 53,000 میلیارد تمەن زەرەری گەیاندووەتە خەڵک. نەخۆشی کوشەندەی گوازرا و بەڕێوەیە. گرانی و قات و قڕی چاوەڕوان دەکرێت و لە هەمان کاتیشدا شۆڕش و ڕاپەڕێنی خەڵک بۆ تێکەوە پێچانی نیزامی کۆماری ئیسلامی زیاتر لە هەر کات و سەردەمێکی تر چاوەڕوان کراوە. جارێکی دیکە لە ترسی خەڵکەکەی خۆیان بە ڕەزاڵەتەوە ئامادەی خۆیان بۆ وتوێژ لەگەڵ ئەمریکا ڕادەگەیەنن. ئەمریکا بە پێی بەرنامە و سیاسەتی پێشوەختی خۆی ئەم دۆخەی بۆ کۆماری ئیسلامی خوڵقاندووە و باشتر لە هەر لایەکی تر ئاگاداری دۆخی ناوخۆی ئێران و باڵ و لایەن و جیناحەکانی ڕژیمە. دەشزانێت لەلایەن خودی ئەمریکاوە کۆمەڵێک سیگناڵ بۆ ئێران ڕەوانە دەکرێت کە خۆیان ڕاگرن تا ترامپ دەڕوات. بەڵام دەبێت چاوەڕوانی کاردانەوەی ئەمریکا بین بۆ پرسی دانوستان و مزاکرە لەگەڵ کۆماری ئیسلامی. ئەمریکا پێشووتر 12 مەرجی بۆ ڕازی بوون بە دانیشتن و توێژ لەگەڵ ئێران داناوە. دەست هەڵگرتن لە پشتیوانی لە گروپە تیرۆریستیەکان کە نەک ئێران دەستی لێ هەڵنەگرتوون بەڵکو بردوونیشی بۆ ناو خاکی ئێران. هەڵپەساردنی تەواوی چالاکی ئاتۆمیەکانی ئێران کە بە پێی بەڵگەکان ئێران درۆی لەگەڵ کۆمەڵگای نێونەتەوەیی کردووە. ڕاگرتنی ئازمایشە موشەکە بالیستیکەکان کە هەروە لێی بەردەوام و سەلامی کە خۆی بە پسپۆڕی ئەم بوارە دەزانێت بۆتە فەرماندەی سپا. پاشەکشێ لە سووریا و عێراق و یەمەن و ڕێزگرتن لە سەروەری خاکی دراوسەکانی کە لەو کارەش بەردەوامە و چەندین مەرجی دیکە. خاڵی یەکەم بۆ وتوێژ جێبەجێکردنی مەرجەکانی ئەمریکایە و ئەمریکاش وتوێتی کە ئەم مەرجانە پەکەی جێکن و ناکرێت ئێران تەنیا یەک دانەیان یان چەند دانەی جێبەجێ بکات. ئەمە لە حاڵێکدایە کە جێبەجێکردنی ئەم مەرجانە کۆماری ئیسلامی لە ناوەڕۆکی کۆماری ئیسلامی پوچەڵ دەکاتەوە و ڕەنگە ئەو دەم زیاتر لە هەر کاتێکی تر ئەرکی خەڵک بۆ ڕووخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاسانتر ببێتەوە. کۆماری ئیسلامی لە مەرگی خۆی نزیک دەبێتەوە و هەموو ئەمانەش دوایین پەلەقاژەکانی ئەم ڕژیمەیە بۆمانەوە. بەڵام چارەنووسی مەحتومی هەموو دیکتاتۆرێک ڕووخان و لە ناوچوونە و کۆماری ئیسلامیش ئەوەندەی نەماوە.